ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. برایان و مامۆستایانی خۆشەویست، دایکان و خوشکانی ئیماندار، سڵاو و بەرەکەت و ڕەحمەتی زاتی پەروەردگارتان لێبێت. داواکارم خوای میهرەبان لە گوناهی گژلایەکمان خۆش ببێت. ئەو چەند سات و کاتەی کە لە دنیای ئەمانەت و کاتی و فانی و غەریبی داماومانە، خوای گەورە پاکمان بکاتەوە و کردار و خوڕەوشتێکمان پێ ببەخشێت ببێت تامایی ڕەزامەندی خۆی لێمان ئینشاءڵڵا. داواکارم خوای پەروەردگار غەرقی ڕەحمەتمان بکات، خوای پەروەردگار بەر لێخۆشبوونی مانگی ڕەمەزانمان بخات ئینشاءڵڵا. داواکارم خوای پەروەردگار بەر ئەو فیرقەیەمان بخات کە بەڵێنی داوە لە هەموو ساڵێکی ڕەمەزاندا فیرقەیەک بەر لێخۆشبووان بخات، خوای گەورە ئەو فەزڵە بە ئێمەش ببەخشێ و لە خەیری هەزار مانگی شەوانی قەدریش بێ بەشمان نەکات ئینشاءڵڵا. مامۆستایانی عزیز، برایانی بەڕێز، خوشکان و دایکانی ئیماندار، بە پشتیوانی خوای پەروەردگار لە چەند ساتێکی کەمدا لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستدا بۆ تایبەتمەندی ڕەمەزان دەدوێم بابەتەکەمان بابەتێکی ئیمانیە، بە ئومێدەی ئینشاءڵڵا دانیشتنمان و گوێگرتنمان و حوزورمان لەم شوێنەدا ببێت تامایی ڕەزامەندی خوای پەروەردگار و هۆکارێک بێ بۆ پتەوبوونی ئیمانی هەموو لایەکمان ئینشاءڵڵا. ئەمەوێ ئەوە بیری هەموو ئەو خوشک و برا عزیز و خۆشەویستانەی خۆم بخەمەوە، ئێمە وا هەست دەکەین ئینشاءڵڵا کە هاتوونی تام شوێنە پیرۆزە ذیکر و یادی پەروەردگار دەکەین و پەیامی خوای پەروەردگار ڕوون دەکەینەوە بە خەڵکی دەگەیەنین. ئینشاءڵڵا مەشمولین بە هیجرەتکردن لە ماڵەکانمانەوە بۆ ئێرە بۆ سەرخستنی ئاینی پیرۆزی ئیسلام. ئێرە ئینشاءڵڵا پڕیەتی لە مەلایکەتانی خوای پەروەردگار و مەلایکەتان بە چواردەورمانە تەوقیان کردوون و ئینشاءڵڵا ڕەحمەتی پەروەردگار بەسەرماندا دەبارێ. ئومێدمان وایە ئینشاءڵڵا هەر یەکێکمان بەدەستی پڕ لە توێشەوە بەرەو ماڵەکانمان بگەڕێینەوە و پێش ئەوە ئێمە هەرچی بەڕاستی هەموو غەم و هەوڵ و تێکۆشانێکی هەمانە بۆ ڕەزامەندی پەروەردگارمانە و هەموو هەوڵێکمانەوەیە کە هاتوین بۆ ئێرە و ئەو هەنگاوانەمان بەرەو ئێرە و لێرە کۆبووینەتەوە فی سەبیلیلایە بۆ ئەوەی ئینشاءڵڵا بگەین بە پلەی ڕیدوان الله کە هیچ پلەیەکی پێناگات. ئێمەش ئامانجی سەرەکیمان ئەوەیە کە بگەین بە پلەی ڕەزامەندی خوای پەروەردگار. ئەگەر گەیشتین بە پلەی ڕەزامەندی لە هەموو کۆسپ و لەمپەر و ناڕەحەتیەکانی ڕۆژی دوایی ڕزگارمان دەبێت. ئومێدمان وایە خوای پەروەردگار ئەم مەجلیسەمان بۆ بگێڕێ بە مەجلیسی ذیکر، بە مەجلیسی ئیمان، بە مەجلیسی تەقوا، بە مەجلیسی مەلائیکەتان و خوای پەروەردگار ئەم مەجلیسە بکاتە هۆکارێک بۆ قورسکردنی تەرازوی چاکەکانمان و وەرگرتنی نامەی ئەعمالمان بەدەستی ڕاست و خوای پەروەردگار بمانگێڕێت بە ئەسحاب اليەمین ئینشاءڵڵا. ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەر یەکێک لە ئینسانەکان، هەر یەکێک لە ئیمانداران هەست بە ڕۆحیەتێکی چۆنەڵی ئارام، هەست بە ئیمان پاراوی، هەست بە مطمئینی، هەست بە دڵ ئارامی، هەست بە هاوسەنگیەک دەکات لە کۆی ژیانیدا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. ئەگەر چەندێک باسی بەرەکەت و گەورەی پیرۆزی مانگی ڕەمەزان بکەین، ئێمە ناتوانین باز لە جوانی، لە بەرەکەتی، لە بڵنگۆی، لە خەیری، لە سەوابی، لە پاداشتی ئێمە ناتوانین بە زمان تەعبیر لە جوانی و گەوهەر و جەوهەر و بەرەکەت و پیرۆزی ئەم مانگە پیرۆزە بکەین. تەنها خوای پەروەردگار دەزانێت گەورەی ئەم مانگە چەندێک گەورەیە و چەندێک پیرۆزە. ئەگەر ئەو بەندانەی کە ئیتاعی بکەن و فەرمانەکانی خوای پەروەردگار
لەم مانگەدا جێبەجێ بکەن ئەبێت چەندێک مەرتەبە و پلیان لای پەروەردگار بەرز بێ خوای گەورە چەندێک مەقام و پلیان بەرز کاتەوە و ئەجر و سەوابەکانیان لای پەروەردگار چەند بەرز بنرخێنرێ. ئەگەر ئینسانەکان لە غەیری مانگی ڕەمەزاندا لە چاکەیەکدا لە بەرامبەری یەک چاکەدا خوای پەروەردگار دە ئەجری بۆ بنووسێ لە ڕەمەزاندا پێدەچێ بگاتە یەک بەدا یەک بە حەفتا یەک بە سەد یەک بە حەوسەدیش تێپەڕێنێ. ئەوە دەکەوێتە سەرنیەتی ئینسانەکان. بۆیە ئێمە دڵخۆشین بەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئینشاءڵڵا ملکەتین بەرامبەر بە هەموو فەرمانەکانی و جێبەجێکردنی و دەقە شەرعیانەی لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلامدا جێبەجێ دەکرێت. ئەمەوێت تیشک بخەمە سەر ئەوەی خوای پەروەردگار چەندێک دادگەرە بۆ بەشەریەت، چەندێک دادگەرە بۆ ئیمانداران، چەندێک دادگەرە بۆ مرۆڤەکان، چەندێک دادگەرە کە ئینسانانی کاتێک کارێک دەکەن لە بەرامبەریدا هیچ حەقێکیان نافەوتێنێ و پاداشتیان جاری وایە یەک بە حەوسەد دەداتەوە ئەگەر نیەتەکەی ئینسان ساخ و پاک و بۆ خوابوون بێ ئینشاءڵڵا. ئەمە دادگەری پەروەردگارە کاتێک من چاکەیەک ئەنجام دەدەم بەدەر لە مانگی ڕەمەزان یەکسەر بێ دڵ و دڵی ئەو دوو مەلائیکەتەی کە لەسەر شانی من ئیشیان کە بەڕاستی ئێمە دوو کاتب، دوو چاودێر، دوو نووسەر، دوو شوڕتە چاودێرن لەسەر ئەم شانەی ئێمە ڕەقیبون عەتیدن بەردەوام خەریکی نووسینن. ئەگەر ئینسانەکان مرۆڤەکان لە ساڵێکدا مەلەفێک کۆ بکاتەوە هەندێک دەزنووسی خۆی هەبێ مەکتەبەکەی پڕ دەبێت لە دەزنووسەکانی خۆی. ئەی ئەم مەلایکەتانەی کە ئەم شتانە کۆ دەکەنەوە ئەم نووسینانە ئامادە دەکەن و ئەم کتابە پێش ئەوەی ئێمە بگەینەوە لای پەروەردگار هەموو نووسراوەکانمان دەگاتە لای پەروەردگارە بێت چەندێک بێ. ئایا ئەو نووسراوانە سەنگینن؟ ئایا ئەو نووسراوانە خەیر و بەرەکەتن یاخود پێچەوانەکەی؟ لێرەدا ئێمە دادگەری پەروەردگارمان بۆ دەردەکەوێت ئەو دوو مەلایکەتەی کە لەسەر شانمانن، مەلایکەتی سەرشانی ڕاست. ئەگەر من چاکەیەک ئەنجام بدەم بەبێ دوو دڵی یەکسەر دە پاداش لە بەرامبەری هەر چاکەیەکدا و جاری وایە وتمان یەک بەدە حەدیسەکە دەفەرمێ و یەک بە حەفتا و یەک بە سەد یەک بە حەوسەدیش تێدەپەڕێنێ لەگەڵ نیەتی ئینسانەکاندا. ئەوە خوای پەروەردگار ئەگەر لە نیەتی ئینسانەکانەوە ئەگەر لە لێدانی ئەم دڵەیە بۆ کێ لێ دەدات و ئامانجی چییە؟ کەواتە ئەمە خوای دادگەرە وای لە ئەم مەلایکەتە کردو بە لەحزە نەوەستێ و فەورەن ئەم چاکەی بۆ بنووسێ. ئەی ئەگەر نیەتی چاکەیەکم هێنا لە دڵدا و بەڵام ئەنجامم نەدا، لە ناو دڵی خۆمدا نیەتم لە چاکەیەک هێنا و ئەنجامم نەدا بەڵام مەلایکەتی سەرشانی ڕاست ئەینووسێت هێشتا عەمەلیەکەت ئەنجام نەداوە ئەینووسێ. ئەمە دادگەری پەروەردگارە. ئەی ئەگەر تاوانێکم ئەنجامدا، ئەگەر کوفرانەیەکم کرد، ئەگەر غەیبەتێکم کرد، ئەگەر حرامێکم خوارد، ئەگەر پێشێلی فەرمانی خوای پەروەردگارم کرد لەم کاتەدا مەلایکەتی سەرشانی چەپ بە نیگەرانیەوە چەند چرکەیەک حتا خلاف هەیە چەند سەعاتێک چەند دقەیەک ثانیە ئەوەستن و حتا خلافەیە بۆ چەند سەعاتێک دەوەستێ خلافێ لە بینی زانەکانە. ئەم مەلایکەتی سەرشانی چەپە زەمانێکی زۆر دەوەستێ لە خوایە ئەم عەبدە ئەم بەندەیە پەشیمان بێتەوە لە ئەم گوناهەی کردی ئەستەغفار بکە تا من گوناهەکەی بۆ تۆمار نەکەم. بۆیە کاتێک کوفرانەیە گوناهێک تاوانێک بە زمانمان نادێ باشترە بە دوایدا یەکسەر ئەستەغفارکەین تا مەلایکەتی سەرشانی چەپمانەی نووسێ. بەڵام سەیری دادگەری پەروەردگار چەند زەمانێک دەوەستێ و پاشان دوعا دەکا خوایە ئەم عەبدە پەشیمان بێتەوە و پاشان یەک گوناه لە بەرامبەری گوناهێکدا دەنووسێ لە بەرامبەری چاکەیەکدا یەک بە دە و یەک بە سەد و یەک بە حەوسەد و یەک بە حەفتا دەنووسێ. ئەمە دادگەری پەروەردگارە. خوشکان و دایکانی ئیماندار، مامۆستایانی خۆشەویستی ماندوو نەناسی سەرخەران و هەڵگرانی ئاینی پیرۆزی ئیسلام، کەواتە ئەبێ ئێمە لە مانگە پیرۆزەدا هاوسەنگی بپارێزین و بزانین کە ئێمە بەڕاستی کاتێک هاتووینەتە سەرزەوی، کاتێک ئێمە خوای پەروەردگار لە نەبوونەوە ئێمەی هێناوەتە بوون، ئەبێ بزانین هاتنمان بۆ سەرزەوی هاتنەبوونمان ئەبێ ئەو پرسیارە لە خۆمان بکەین ئایا بۆ هاتووینەتە بوون؟ و ئایا خوای پەروەردگار لە دوای بوونمان بۆ دەمان گێڕێتەوە بۆ نەبوون؟ و دوای نەبوونمان جارێکی تر چۆن خوای پەروەردگار ئەمان هێنێتەوە بوون؟ کەواتە خوای گەورە بە بێ حیکمەت ئێمەی نەهێناوەتە سەر زەوی بۆ ئەوەی زەوی ئاوەدان بکەینەوە، چاکە بەرپا بکەین، ئاینی پیرۆزی ئیسلام تەطبیق بکەین، خەڵکی ئاشنا بکەین بە ئیسلام، خەڵکی لە خراپە دوور بخەینەوە، ئاشتەوایی لەسەر زەوی بەرپا بکەین، خەیر و سەواب بە خەڵک ببەخشین و خەڵک لە فێری سەلامەتی بکەین لە دەست و زمانیان
ئێمە ئیشمان ئەوەیە سەرزەوی بە چاکە و چاکە خوازی ئاوەدان بکەینە و سەرزەوی جوان بکەین بە کردارە جوانەکانی کە خوا فەرمانمان پێ دەکات. کەواتە ئیش ئێمە لە دنیای ئەمانەت و غەریبی و دنیای فانی و کاتی ئەوەیە. هەمومان غەریبین، هەمومان ئەمانەتین، هەمومان وەکو ژێر سێبەری دارێک بەڕاستی ژیانمان ئەوەندە ماوەکەی هەیە ژیانی خۆت تعبیر کە بە ژێر سێبەری دارێک و ێبارە بەرەو مەنزڵگە دەگەڕێیتەوە. هەمومان ئێستا لەسەر هێڵی سوورین، لە دنیایەکی ئەمانەتین، لە قاعی ئیمتیحان داین، لە تاقیکردنەوە داین، لە غەریبی داین و دنیای فانی بەجێ دەهێڵین. کەواتە هاتنمان بۆ سەرزەوی بۆ ئاوەدانکردنەوەی سەرزەوی بە چاکە خوازیە. و جارێکە خوای گەورە کە هاتووی نەبوون دەمانگەڕێتەوە بۆ نەبوون و دەمرین. ئایا مردنێکی سەربەرزانەیە؟ ئایا ئەو مردنەیە کە خوا ڕۆحەکەی ئێمەی خۆش دەوێ؟ ئایا مردنێک دەمرین خوا لە بەهەشتەوە کوفنی بۆن خۆشمان بۆ دەنێرێ، سڵاوی خۆیمان بە مەلایکەتانە بۆ دەنێرێ، ناومان لە لەوح المەحفوظدا تۆمار دەکا یاخود پێچەوانەکەی. کەواتە دەبێت کاتێک بزانین دەگەڕێنەوە بۆ نەبوون مردنێک بمرین، مردنێکی سەربەرزانە و سەربڵندانە تاوەکو خوای پەروەردگار بە ئیمانەوە حەشر و حیسابمان دەست پێ بکات. و جارێکی تر کە دێینەوە بوونێکی بە هەتاهەتایی کاتێک خوای گەورە زیندومان دەکاتەوە ژیانێکی بێکۆتا دەست پێ دەکات کە قیامەتی هەتاهەتاییە. بەڕاستی قیامەت سەختە، قیامەت دژوارە، قیامەت ڕەنجی دەوێ، ماندووبوونی دەوێ، زاڵبوون بەسەر نەفس و شەهوەتیدا دەوێ، زاڵبوون بەڕاستی بەسەر حەز و ئارەزوەکانیدا دەوێ، ملکەتی شەریعەتی ئیسلامی دەوێ، سەرخستنی ئاینی پیرۆزی ئیسلامی دەوێ، ڕووکردنە قورئانی دەوێ، جێبەجێکردنی فەرمانەکانی خوای دەوێ. ئەمانە گرنگن کە ئێمە دەبێ بۆ ئەو قیامەتە بێکۆتایە و بۆ ئەو ژیانە بێکۆتایە قیامەتمان ئینشاءڵڵا پابەندی فەرمانەکانی پەروەردگار بین، خۆمان کۆ بکەینەوە، زەخیرە کۆ بکەینەوە، لە دەرگای تەوبە بدەین، پەیوەندیمان لەگەڵ پەروەردگاردا بەهێز بێ، هەمیشە کۆنتاکێکی بەهێز لە بینی ئێمە و خوای پەروەردگاردا هەبێ و هەمیشە لە دەرگای تەوبەی خوا بدەین. ئەوە گرنگە، خوا بە فریادڕەسی خۆت بزانی و هەمیشە پەیوەندی لەگەڵ خوای خۆتدا بەهێز بێ. کەواتە دەبێ بزانین ئەم مانگا فەزڵێکی گەورەی هەیە. ئەم مانگا خوای پەروەردگار قورئانی تێدا نازڵ کردووە. لەم مانگەدا خوا بەڵێنی داوە فیرقەیەک بەر لێ خۆشبوانی خۆی بخە. هەر لەم مانگە پیرۆزەدا خوای پەروەردگار مژدەی شەوانی قدری پێداوین کە خەیری هەزار مانگی هەیە. ئەم مانگا هەر هەنگاوێک دەنەی، هەر چاکەیەک دەکەی، پاداشتەکەی لە مانگەکانی تر زۆر زۆر ئەفزەلتر و گەورەتر و زیاتر و قورستر و سەنگینترە بەلای زاتی پەروەردگارەوە. ئێمە دەبێت ڕەمەزان چرکەکان، سەعاتەکان، شەوەکانی، ڕۆژەکانی بەڕاستی سانیەکانیشی لێ بەفیڕۆ نەدەین. ئەبێ هەموو غەممان ئەوە بێ سەحابی ئاساد چۆن 6 مانگ پێش ئەوەی ڕەمەزان بێت دوعایان دەکرد خوایە بمانگەێنیتە ڕەمەزان. 6 مانگیش کاتێک ڕەمەزان ئەو بەرەکەتە، ئەو بیلبیلەی چاوە، ئەو میوانە ئازیزە، ئەو ئاوەدانی ماڵە، ئەو دەرمانی ڕوحە لە ماڵەکاندا وجودی هەبوو بەجێی دەهێشتن، سەحابە 6 مانگ بە دوایدا دەگەڕا. ئێمە دەبێت سەحابە ئاسا پێشوازی لەو مانگە پیرۆزە بکەین، قەدری بزانین ئەو میوانە ئازیزە، ئەو بیلبیلەی چاوە دەبێت زۆر ئیستیقبالێکی گەرمی بکەین، زۆر ڕێزی لێ بگرین، زۆر خزمەتی بکەین، بەسەر بەرزی پێشوازی لێ بکەین، بەسەر بەرزیش بەڕێی بکەین. ئێمە دەبێت سەحابی ئاسا سێری مانگی ڕەمەزان بکەین کە خۆر لە خۆر هەڵاتەوە هەڵهات بە بزانین ئەو ڕۆژە کە مانگی ڕەمەزانە تا خۆر ئاوابوون چی چاکە، چ خەرمانێکی پڕخەیر و بەرەکەت لە زیهنت و لە ئامانج و لە پڕۆژەی تۆدا ئەنجامی بدەی، سستی و تەمەڵی تێدا مەدوێنە. تکایە بە ئەم مانگە پیرۆزە بەخەو بەسەر نەبین، تکایە بە ئەم مانگە پیرۆزە بە سیرکردنی ئەفلامەکان بەسەر نەبین، تکایە بە ئەم مانگە پیرۆزە بە چوونی بازاڕ و مارکێت و بەردەرگا و غەیبەت و مەجلیسی حرام بەسەر نەبین. تکایە ئەم مانگە بەس ئێوە بزانن چ فەزڵ و گەورەیەکی هەیە، بەڕاستی ئیسراحەت لە ژیانتان و لە جەستەتاندا حرام دەکەن و هەمووی شەو و ڕۆژی بۆ دەخەنە سەریەک تاوەکو خەرمانێکی پڕخەیر و بەرەکەت لە ڕۆژی قیامەتدا بەدەست بێنن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ دە ڕۆژی یەکەمی مانگی پیرۆزی ڕەمەزان ڕەحمەتە، دە ڕۆژی یەکەم بە بەردەوامی خوای پەروەردگار ڕەحمەت بەسەر بەندەکانیدا دەبارێنێ، دە ڕۆژی دووەمی خوای پەروەردگار لە بەندەکانی خۆش دەبێ، خوای پەروەردگار بمان گێڕە بە یەکێک لەو عەبدانەی کە بەر لێ خۆشبوانی خۆتیان دەخەی، دە ڕۆژی سێمیشیان ئازادبوونمانە لە ئاگری جەهەنەم. کەواتە ئەم سێ دەستکەوتە دەستکەوتێکی گرنگن دەبێ ئێمە لە دەستیان نەدەین، لە هەر سێ دە ڕۆژەکەدا هەوڵ بدەین قۆڵی مەردایەتی لێ هەڵبماڵین، هەوڵ بدەین گڕوتینێک لە عیبادەت و لە تەقوا و لە دەعوە و لە بانگەواز و لە خەیر و لە سەواب و لە هەموو ئەو کارە باش و چاکانەی کە خزمەت بە بەشەریەت دەکا ئێمە ئینشاءڵڵا هەوڵ بدەین ئەنجامیان بدەین.
لە مانگی پیرۆزدا گرنگە ئێمە دڵەکانمان بکەین بە دڵێکی سەلیم، هەوڵ بدەین ساڕێژی ڕق و کینە و حەسادەت و بغز و دووبەرەکی و ئەمانە نەهێڵین، هەوڵ بدەین ئەو خێزانانەی ئەو خوشکانەی ئەو دایکانەی ئەو بووک و خەسوە یاخود ئەو دایک و کچە یا هەر بۆ نمونە کە ئێمە بازجانە بە کۆمەڵایەتێکە دەکەین، دایکە باوکە خوشکە برایە خەسووە هاوسەرە مناڵە هەرچی کەسێکە لە دەوری دراوسێتە دۆستە هاوڕێتە مامۆستاتە هەوڵ بدە ئەگەر بۆ نمونە حاڵەتێکی نەئاسایی لە بینتاندا دڵێشانێک بۆ نمونە گەرگرتنێک لە دڵدا دروست بووە هەوڵ دە ساڕێژی بکە بەم مانگە چۆن خوا بە گەورەی خۆی قەڵەمی عەفو بەسەر عەبدەکانیدا دەهێنێ و لە عەبدەکانی دەبووری ئێمە چیزیم بە چاو دەسەڵاتی پەروەردگارەوە دەبێ ئێمە ئینشاءڵڵا لێبوردە بین خاوەنی سینە و دڵێکی ساف بین بە دڵێکی پاکەوە مامەڵە لەگەڵ خەڵکدا بکەین سیلەی ڕەحم جێبەجێ بکەین ئەگەر زانیمان حەقی ئینسانێکمان لەسەر ئەو حەقەی بۆ بگێڕینەوە سەردانی بکەین داوای گەردنازایی لێ بکەین هەوڵ بدەین ئینشاءڵڵا بە هەموو توانامانەوە بەکردەوە بیستەلمێنین ئێمە کاتێک کە باس لە نوێژ دەکرێت دەبێ تەواوکاری کردداری تۆ بێ و ڕۆژوەکەش بە هەمان شێوە دەبێت چاوت بە ڕۆژوو بێ دەمت بە ڕۆژوو بێ دەستت بە ڕۆژوو بێ جەستت بە ڕۆژوو بێ ڕوحێتت بە ڕۆژوو بێ دڵت بە ڕۆژوو بێ نیەت و کار و ئەوانەت هەر هەمووی ڕنگدانەوەی ئەو ڕۆژوە ڕنگدانەوەی لە هەموو ئەو بابەتانە هەبێ کەمێ باسی لێوە دەکەین جا یەکێک لە خاڵە جەوهەری و گرنگەکان لەم مانگە پیرۆزەدا سیلەی ڕەحمە کە ئاینی پیرۆز ئیسلام بە ئەنجامدانی سیلەی ڕەحم دەفەرمێ ساڵانە هیچ نا ئەبێ ساڵانە ئەنجام بدرێ ئەمە کە باز لە دەرەجە دوورەکانەکەین دەرەجەیەکە و نزیکەکانە بێ ئەفزەلیەتی پێ بدرێ ئەبێ ئاگاداری سیلەی ڕەحم ببی ئەو خۆشەویستیە دروست بکەیتەوە تەباوی یەکسانیە دروست بکەیتەوە ئەو ڕقیکینە ئینشاڵڵا لە دڵەکاندا بڕەوێنینەوە ئەگەر وتمان یەکێک زانیمان حەقی لەسەرمانە حەق و ناز بەڕاستی گرفتێکی گەورەیە خوا لە حەقی خۆی خۆش دەبێ بەس حەق و ناز ڕامان دەگرێ هەتا ئەو حەقە لە بەرامبەرەکەت نەسەنێ خوای پەروەردگار ناتخاتە بەهەشتەوە هەتا یاخود ئەو ئازادت نەکا بۆیە دەبێ ئاگاداری ئەو خاڵە گرنگ و جەوهەریە بین ئێمە سیلەی ڕەحممان جێبەجێ کرد ئەو ڕقوکینە لە بینی خێزانەکان و تاکەکان و دۆست و خزم و هاوڕێکاندا بەڕاستی ئەڕەوێتەوە و ڕقوکینێکە دروست بوو بێ بۆیە گرنگترین خاڵم مانگە پیرۆزەدا سیلەی ڕەحم و بەسەرکردەوەی دۆست و ئەحبابەکانە ئێمە وتمان کە باز لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەین ئەبێ کۆی ئەندامەکانی جەستەی مرۆڤەکان بە ڕۆژوو بن ڕۆژوو کاردانەوەیەکی ئیجابی لەسەر هەموو مامەڵەی ڕۆژانەت هەبێ و ئەبێ بزانین ڕۆژووگرتن هەر ئەوە خۆگرتنەوە نییە لە خواردن و لە خواردنەوە تینوکردن و برسیکردن ڕۆژوو واتایەکی زۆر بەهێز و بە پێز و قورسێتێکی گەورەی هەیە لای زاتی پەروەردگار خوای پەروەردگار دەفەرمێ ڕۆژوو بۆ منە من خۆم پاداشتی ئەدەمەوە ئەمە گەورەترینە ئەم بەڵێنە کە خوای پەروەردگار بە بەندەکانی دابێ خوای گەورە کە دەفەرمێ فەمەن یعمل مثقال ذرة ئەگەر بەقەی مثقال ذرەیەک چاکەی کردبێ من حەقی نافەوتێنم و بە هەمان شێوە خراپەکەش خوای پەروەردگار لێکۆڵینەوەی لەگەڵدا دەکا بەڵام هەمیشە پەروەردگار ئەفزەلێ دەدا بە چاکەکاران و چاکە خوازان و پاداشتی ئەوانە گەورەترە کەواتە ڕۆژووگرتن تەنها برسێتیکردن و تونێتیکردن نیە و خۆگرتنەوە نیە لە خواردن و خواردنەوە خوای پەروەردگار زۆر باسی گەورەی ڕۆژومان بۆ دەکات و بۆیە دەرگایەکی تایبەت کردووە بۆ ڕۆژوان کە ڕۆژوانەکان خۆیانی لێ تێر ئاو بکەن کە دەرگای ڕێیانە ئێمە کاتێک کە بە ڕۆژوو دەبین ڕۆژوو تەعبیرە لەسەر ژیانی تۆ بۆ نمونە واد لێ دەکا وانەی سەبرت فێر دەکا واد لێ دەکا وانەی ویژدانت فێر دەکا ڕۆژوو واد لێ دەکا بەزەیت بە هەژاران دابێتەوە ڕۆژوو واد لێ دەکا بیرێک لە قیامەتێکی بێکۆتا بکەیتەوە من ئێستا برسیم ئەگەر برسێتێکی بێکۆتای قیامەتم ڕوبەڕوو ببێتەوە ئەبێ ئەو کاتە حاڵم لە قیامەتدا چی بێ تینوێتی ڕوو تێدەکا ئەگەر من تونێتێکی هەتایم هەبێ لە قیامەتدا ئەبێ حاڵم چی بێ بۆیە دەبێ کاتێک ڕۆژوو دەگرین بەو هەست و نەستەوە ڕۆژوو بەڕاستی بگرین کە بزانین پاداشت و سەوابێکی نەبراوەمان لا زاتی پەروەردگار هەیە عنی وانەی زۆری لێ فێر ببین و کاتێک خوای پەروەردگار بەڵێنی بە ڕۆژواندا و دەفەرمێ من تونێتی ڕۆژوان لە دەرگای ڕێیانەوە دەشکێنم دەبێت ڕۆژوەکە کامڵ و تێر و تەسەل بێ هەرچەند ئێمە ناتوانین لە بری خوای پەروەردگار بڕیار بدەین بڵێن وە ناشبێ ڕێگە پێدراویش نییە بڵێن ئەوەی کە بە ڕۆژووە و نوێژ ناکاویە هەشتێک ئەجری نییە نەخێر ئینسانێک ئەگەر ڕۆژوو بگرێ و
نوێژیش نەکاخوا پاداشتی ڕۆژەکەی دەداتەوە بەڵام لە گوناهی نوێژ نەکردنەکەشی خۆش نابێ یەکێک بە ڕۆژووە و باڵاپۆش نییە بڵین ڕۆژەکەی دروست نییە ئێمە ناتوانین لە بری خوا قەرار بدەین ڕاستە فەرزی ڕۆژەکەی لەسەر لا دەچێت بەڵام فەرزی باڵاپۆشیەکەی لەسەر لا ناچێت بۆیە دەبێمە ئاگادار بین ڕۆژوو ئەهەمیەت و گرنگێک و قورساییەکی زۆری هەیە خوای پەروەردگار خۆی بەڵێنی دا خۆم پاداشتان دەدەمەوە و توندێتیشتان دەشکێنم بەو بەهەشتە جوانەی کە پەروەردگار ڕازاندوێتیەوە ئەبێ خوا ئاو تافگە و شەلالێکی بۆ ڕازاند بێتەوە چ تام و چێژ و ڕەونەق و دیمەن و جوانیەکی هەبێ خوشکانی عزیز دایکانی ماندار مامۆستایان و برانی بەڕێزی خۆشەویست ئێمە کاتێک هەر فەریزەیەکی پەروەردگار جێبەجێ دەکەین ئەبێ بزانین کە بەڕاستی هەموو غەممی ئەوەمانە کە لە مەعانات و مەئەسات و دڵە ڕاوکێ و ترس و بیمی ناڕەحەتی قیامەت ڕزگارمان بێ خوای پەروەردگار کە باز لە قیامەت دەکا خوای پەروەردگار لە قورئانە باز خوا دەفەرمێ نەفسی وەنیە خوای پەروەردگار لە قورئاندا دەفەرمێ یەومە یەفیڕ المەرء من ئەخیه وأمه وأبيه وصاحبته وبنيه لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه خوای پەروەردگار کاتێک ئەم دەستەواژەیە کچی پێغەمبەری ئەکرامی گریان عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک ئەم ئاەتانی لە زاری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گریا لەوەی ئایا ڕۆژی قیامەت باوکی با پێغەمبەری خواش بە فریای دەکەوێت نەخێت تەنها کردداری خۆی بۆ تەنها بۆ خۆی چارەسەرە کردارەکانی هۆکارن بۆ ئەوەی کردارە باشەکانی کە ڕزگاری بکات خوال دەفەرمێ لە ڕۆژی قیامەتدا برا لە دەست برا ڕائەکات ژن لە دەست مرد دایک لە دەست ئەولاد ئەو ڕۆژەی کە ڕۆژی نەفسیە هیچ کەسێک توانای تکاکردن و واستەکردن و یارمەتیدانی نییە ئەو ژن و مێردەی کە زۆر لە دنیادا یەکیان خۆشەوێ لە قیامەت داهانای بۆ بەراڵم ڕۆژی نەفسی و خۆم پێویستم پێیەتی و ناتوانم هاوکار و یارمەتیت بم ئەو دایکەی کە زۆر جگەرگەر خوشەکەی خۆشەوێ کاتێک کە مناڵەکەی هانای بۆ دێنێ ناتوانێت یارمەتی بدا بە پێچەوانەوە دایکەکە هانا بۆ مناڵەکە بەریا مناڵەکە بۆ دایکەکە ناتوانێت هیچ کەسێک یارمەتی کەس بدە کەواتە ئەوەی فریای ئێمە دەکەوێت کردارەکانمانن بۆیە دەبێ ئینشاءڵڵا هەوڵ بدەین توێشوو بۆ قیامەتی خۆمان کۆ بکەینەوە لاپەڕەیەکی سپی لە ئەمڕۆوە بۆ ژیانی خۆمان هەڵ بدەینەوە پەیمان لەگەڵ خوای خۆمان ببەستین ڕۆژانە گرێبەست لەگەڵ خوای پەروەردگاردا ببەستین ئەمڕۆ کە لێرە کۆبووینەوە گرێبەستێکە ئەو برا بەڕێزە و مامۆستانە ناسانەی کە هەستاون بە ئەنجامدانی پرۆژەیەکی ئاوا گرێبەستێکە ئەنجامدانی نوێژ و ڕۆژوو گرێبەستێکە باڵاپۆشیەکەی تۆ گرێبەستێکە داوەکردنت گرێبەستێکە خەیر و سەواب و گەیاندنی خەیر و چاکت بە بەرامبەرەکانت گرێبەستێکە کەواتە ئەمانە هەموو ئینشاءڵڵا بەرهەمن لە ڕۆژی قیامەتدا و خوای پەروەردگار بە ڕسووری سەربەرزی و سەربڵندی بەدەست بە ئینشاءڵڵا بەڕێز و احترامەوە بەدەستی ڕاست نامەی ئەعمالمان پێدەدات و دەبین بە ئەصحاب اليەمین و بە سەربەرزی و سەربڵندی ئینشاءڵڵا خوای گەورە لەسەر و عەرشەوە ناومان دەهێنێ و هەموو ئومەتەکان گوێی لە ناوی سیانیمانە و ئەبینن و ئەبیستن کە خوای پەروەردگار دەفەرمێ هاؤم اقرؤوا کتابیە ئەی خەڵکینە من دەمزانی ڕۆژم دەگا بەم ڕۆژە ئەوە منم دەرچووم بە پلەی یەکەم ئەوە نامەکەم بیگرن و بیبینن و بیخوێننەوە کە ڕزگار بوونم بەدەستهێنا کە ئینشاءڵڵا پلەی بەهەشتە خوای پەروەردگار کە باز لە گەورەی ڕۆژوو دەکا خۆشی و لەزەتی تێدایە یەکەمیان لە دنیادا هەموو ئینسانێک کە بە ڕۆژوو دەبێت کاتێک ئیفطار دەکا پێش ئیفطارکردنەکە کاتێک بە دیار ئەو خوانەوە دادەنیشێ هەست بە خۆشیەک دەکا کە ئیتر چاوەڕوانی ئەو تام و چێژ و لەزەت و خوانەیە کە ڕازاندوێتیەوە کاتێک ڕۆژەکەی شکان دەگات بەو خۆشیە کە بێگومان خوای پەروەردگار ئەوانەی کە ئامادەکاری ئیفطارن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر چەند کەس خوانی بەردەستی ئەو کەسە بخوات کە ئیفطاری ئامادە کردووە خێری هەموو ئەو ڕۆژوانانە هەیە بێ ئەوەی لە خێری ئەو کەم بێتەوە و پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام دوعای بۆ ڕۆژوانان دەکرد و بۆ ئەوانەی کە ئیفطاریان ئەنجام دەدا دەیفەرموو هەمیشە پیاو باشان لە خواردنت بخۆن و ڕەحمەتی مەلایکەتان بەسەرتا ببارێ کە ڕەحمەتی خوا بەسەر کەسێکدا باری فەزلێکی گەورەیە و ڕەحمەتی فریشتەکان و ڕۆژوانەکان ڕۆژوو لەسەر خوان و سفرەت بشکێنن کەواتە ئەمە یەکێکی تر لە خۆشیەکان وتمان کاتێک دەگەی بەو خوانە
خۆشیێکی تر ئەوەیە بەهەشتە کە پەروەردگار هەستی پێ ناکەی تا لە قیامەتدا دەتحەسێنێتەوە لە بەرهەمی ئەنجامدانی ڕۆژی فەرز یاخود سونەت کە خوای پەروەردگار تەبەقەیەکی دانا ئومێد دەکەن خوای گەورە هەر هەش دەرگاکەی بەهەشتمان بەڕوودا ئاوەڵا بکە و لە بەهەشتەکەی خۆیدا بمان حەسێنێتەوە ئینشاءڵڵا. یەکێکی تر لە وانەکانی ڕەمەزان هاوسەنگی لە مانگی پیرۆزی ڕەمەزان وانەی سەبرە، وانەی خۆگریە، وانەی دان بە خۆداگرتنە، وانەی لێبوردەییە، وانەی ئاشتەواییە، وانەی بەیەکەوەبوونە، وانەی کۆکردنەوەی خێزانەکانە. لە مانگی پیرۆزی ڕەمەزانە شەیتانەکان کۆت و زنجیر دەکرن تەنها کۆمەڵە گوردەواڵە نەبێوەکانی تر ناتوانن زۆر زاڵ بن بەسەر نەفس و دەرونی ئینسانەکاندا. بۆیە کاتێک ئێمە بزانین ژنومێردێک نیزاع لە بینیانایە چەند جا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا الحەمدولillah ئاشتەواییمان بۆ چەند ژنومێرد کە لە لێواری تەلاقدا بوون گێڕاومانەتەوە بۆ لای یەکتری. ئەمما گەوامان لێ دەکا محەبەت و خۆشەویستی و پێکەوە ژیان و کۆبوونەوەمان بە یەکتریەوە و لێبوردەیی و دان بە خۆداگرتن و خۆشەویستی نوێکردنەوە لەگەڵ خێزان و خانەوادە فێرمان دەکات کە بەیەکەوە کۆمان بکاتەوە هەر سیرکەن خوانی ئێواران هەر بەرەکەتی ڕەمەزانە وال لێ دەکا بەیەکەوە لەسەر یەک سفرە خوان خێزانەکان بێ کۆ ببنەوە. بۆیە دەبێمە ئینشاءڵڵا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا خاوەن سەبر بین، سەبر لەسەر تەقوا. ئەمە ئێستا خۆی سەبرگرتنە کاتێک بە زمانی بەڕۆژۆ هاتوویتە ئێرە. صبر لەسەر ئیبادەت و تەقوا، صبر لەسەر بەخشین، صبر لەسەر دەعوە و بانگەواز، صبر لەسەر هەموو ئەوانە ناوی لێ ئەندرێ سەبر. دەعوە دەکەی سەبرە، پرۆژەیەکی خەیریت هەیە سەبرە، لێرە وجودت هەیە سەبرە، بە هەر ئەم کارێکی خەیری هەڵدەستی ئەمە ناوی لێ دەنرێ سەبر. کەواتە ئینشاءڵڵا ئەمە یەکێک لە خاڵە جەوهەری و گرنگەکان ئێمە دەبێ هەوڵی ئەوە بدەین بە خۆداگرتنمان هەبێ. عادەتەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تەوازونی ئینسانەکان تێک دەچێ، خەو کەمە بێتەوە، ئیسراحەت کەم دەبێت، تەفاعولاتی جسم تێک دەچێ، هەستەکەی ماندووبوونێک و پاڵەپەسوویەکی زۆر لەسەر درۆنی مێشکی ئینسانەکان هەیە. شەیتانی ژوا دەکا کەیتر ئەو خێر و سەوابەت لێکەم بکاتەوە. بۆیە دەبێ ئاگادار بیندان بە خۆمانە بگرین لە کاتی بۆ نمونە بەربانگ و هەندی حاڵەتی تری کە ڕوبەڕووی هەم برایان و خۆشکان دەبێتەوە خێر و سەوابی ڕۆژەکەمان کەم نەکەنودان بە خۆماندا بگرین. بەرکەوتن دەبێ، ڕوبەڕووبوونەوەی وەزعی ناڕەحەت دەبێت، دڵت دەشکێنرێ، زوڵمت لێ دەکرێ، وەزعێکی نائاسایی ڕوبەڕووت دەبێتەوە، یا نەبوونی و نەداریش خۆی لە خۆیدا سەبرە ئینساندانی بەسەردا سەبری بەسەردا بگرێ، دانی بە خۆدا بگرێ کە ئینشاءڵڵا لە قیامەتدا خوای پەروەردگار خۆی کۆشک و تەلاری سەبری پێدەبەخشێ ئینشاءڵڵا. ئەمەش خۆی لە خۆیدا یەکێکە لە خاڵە جەوهەری گرنگەکان. ئەو خوشکە ئازیز و سەنگینانەی کە باڵاپۆشیان کردووە لەبەر خوای پەروەردگار ئەوانش خۆی لە خۆیدا ناوی لێ دەندرێ سەبر، ئەوەش خۆی لە خۆیدا ناوی دەندرێ ئارامگری، زاڵبوون بەسەر نەفس و شەهوەتدا. باڵاپۆشی جێبەجێکردنی فەرمانی خوای پەروەردگارە. ئەوانەی کە ناباڵاپۆشن دوعای خێریان بۆ دەکەین خوای گەورە هیدایەتیان بدا. ئەگەر ئینسانێک ڕۆژوو ئەنجام دەدا، نوێژ ئەنجام دەدا، بەڵام باڵاپۆشی ناکا، کەواتە باوەڕی لە سەداسەدی بەخوانیە. لەبەرەوە گەر باوەڕی لە سەداسەدی بەخوای پەروەردگارە بێ، دەبێ بزانی ئێمە فەرمانێکی پەروەردگارە کە با ئەمرت پێ دەکا باڵاپۆشی بکەیت. باڵاپۆشی فەرزێکی پەروەردگارە خوای گەورە بە نەسی قورئان داوامان لێ دەکا. دڵخۆش بن بەو باڵاپۆشێکی ئەنجامتان داوە. من لێرەوە پێتان دەڵێم پیرۆستان بێ و پۆشاکەی بەکردەوە ئەیسەلمێنن، مسلمانن، مسلمانیش دەبێ ڕاستی بچەسپێنن. من لێرەوە ڕێز و تەقیی زۆرم هەیە بۆ ناباڵاپۆشەکان و دوعای خێریان بۆ دەکەم خوای پەروەردگار هیدایەتیان بدە. بەس لێرەشەوە دەڵێم پیرۆستان بێ ئەی خوشکە باڵاپۆشەکان خوای پەروەردگار پۆشاکی حیا و حورمەتی پێبەخشیون. ئینشاءڵڵا لە قیامەتدا خوای گەورە پۆشاکی ئاوریشم و حەریرتان پێدەبەخشێ، جەستە و ڕوخسارتان لە تەوژمی ئاگری جەهەنەم دەپارێزێ، لەگەڵ ڕشتنی هەر دڵۆپە فرمێسێک عارەقێک لەژێر ئەو پۆشاکە شەرعیتانەوە خوای گەورە بە ئەندازی هەفتا پاییز جەستە و ڕوخسارتان لە ئاگری جەهەنەم دوور دەخاتەوە و دەپارێزێ. دڵخۆش بن بەوەی ئێوە شیعاری لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله، ئێوە کەسانێکن دیار و بڵنگۆن، ئێوە کەسانێکی سەرپۆش بەسەرن. ئەگەر ئەوانەی بەرامبەرتان ئەمما خۆیان لە بێ ئاگایی و بێدینی و جەهالەت بدەن بە بینینی سەرپۆشی شەرعی، تۆ قیامەتی بیر دەکەوێتەوە. کەواتە تۆ زەنگی ئاگادارکردنەوەی، تۆ ئینزاری، تۆ هێمای، تۆ تەقوای، تۆ بەڕاستی ڕەمزی ڕەسەنایەتی و شکۆمەندیت بۆ خۆت بەدەستهێناوە. ئەم باڵاپۆشیە بە کەم مەزانە. وەکو شاعیرێک دەڵێ تۆ بڕێ چکلێت بێنە کامەی جوانە بیهێنە، لەیدا ماڵە بەرگەکەی دەری خەناو جەرگەکەی،
بزانە کەس بێزی دێ ئەو بێبەرگە هەڵگرێ مەگەر مەگەز یاخود مێش بە گەرمی لێی دێنە پێش کەواتە ئەو حیجابە خوای گەورە بە هەموو شێوەیەک پاراستوێتی لە هەموو چاوێکی گورگی برسی و لە هەموو بێگانەیەک و لە هەموو بەکتریایەک و لە هەموو ڤایرۆسێک زۆر کەسی باڵاپۆش هەبووە بە بۆنەی باڵاپۆشیەکەیەوە بە کردداری جوانی بۆتە سەبەبی هیدایەتی چەندین کەس لە خۆیەوە وەکو ئافرەتە باڵاپۆشەی لە وڵاتی ئەمریکا بەناو بازاردا دەڕۆیش لەگەڵ کۆمەڵێک ئافرەتی ناباڵاپۆشی ڕوت سەرتاپاڕوت دکتۆرێک وتیە بێ بزانم ئەم باڵاپۆشیە لە کێوە سەرچاوی گرتو و دیراسی قورئانی کرد و توێژینەوەی کرد هەر ئەو دکتۆرە بوو کە توێژینەوەی لەسەر تەرمی فیرعەون کردبوو هەموو دەقە قورئانیەکان ئەو تەحلیلەوە کردبوو لەناو قورئانە هەمووی بۆی هاتە دی و دەقە قورئانەکانی بۆ ڕوونبەوە هیدایەتی وەرگرت و 20,000 مسلمان لەسەر دەستی ئەو دکتۆرە مسلمان بوو بە بۆنەی دەرکەوتنی ڕوخساری ئافرەتێکی باڵاپۆش و ئافرەتێکی حیجابە کەواتە حیجابەکەت کەم نییە خوشکی باڵاپۆش تۆ ئینشاءالله زەنگی ئاگادارکردنەوەی بۆ ڕەگەزی بەرامبەرت ئەگەر لێرەوە تا ماڵەکەت دەگەڕیتەوە سەدان جار بۆ منە 100 کەس ببینی بە ڕەگەزی بەرامبەری خۆت 100 ئەجرت بۆ دەنووسێ لەبەرەوەی جارێک خۆت پاراز دەگوناه جارێک ڕەگەزی بەرامبەرت ئەگەر پێچەوانەکەی بوو ئەو خوشکە ناباڵاپۆش بوو ڕێزی تەواومێ بۆ ناباڵاپۆشەکان خوا هیدایەتیان بدا ئینشاءالله ئێمە ناڵین خوا نەخواستەوانی ناباڵاپۆشن زەربی سفریان بکەی لە ڕووی ڕەوشتووە هەیە ناباڵاپۆشە و کردداری جوان و باشی زۆری هەیە بەڵام حەیف جارێ بڕیاری نەدا ئومێد دەکەین خوای گەورە هیدایەتیان بدا ئەگەر خوا نەخواست کەسێکی ناباڵاپۆش لێرەوە تا شوێنی منزڵ گەیشت چەند ڕەگەزی بەرامبەری بیبینێ 2 جار گوناهی بۆ دەنووسێ 50 پیاو بیبینێ 50 جار گوناه 100 گوناهی بۆ دەنووسێ 50 خۆی 50 و پیاوی کە تووشی گوناهی کردووە بۆیە ئینشاءالله ئاگادار بن کە ئەو باڵاپۆشیێتان کەم نییە و بە کەمیشی مەزانن ئەمە گەورەترین بەڕاستی دەستکەوتە بۆ ئافرەتانی ئیماندار و داوێن پاک و ڕەوش بەرز خوشکانی ئازیز و ئیماندار هیچ کاتێک جەهالەت و نەفامی دەوروبەر هاوتەمەنەکانتان تأثیرتان تێنەکا و سارتان نەکاتەوە لەو مەبدە و ڕێبازە پاک و پۆڵاینەی کە گرتوتانەتە بەر هەمیشە بە گڕوتینەوە بزانن بۆ نمونە من ئێستا نوێژی نیوەڕۆم ئەنجام داوە تا ئەسر من نوێژی نیوەڕۆم ئەنجام داوە پاداشتم وەرگرتووە لە نوێژەکەی نیوەڕۆم تا ئەسر وەستاوە لە عەسرەوە دەست پێکاتەوە تا مەغریب بەڵام باڵاپۆشی هەموو ڕۆژێک خوای پەروەردگارم ئەجرە بۆ تۆ تیکرارەکاتەوە هەموو جارێک هەموو کاتێک هەموو چرکەیە کاتێک کە گوزەر دەکەی کە لەچکەکەت دەپۆشی دڵنیا بە خوای پەروەردگار حەقت نافەوتێنێ بۆیە ئینشاءالله ئێمە دڵخۆشین بەوەی کە خاوەنی ئاینێکی پۆڵاینین ئاینێکی بێ هەڵە و پەڵەین ئاینێکی شامیل و کامیلین کە ئاینی پیرۆزی ئیسلامە هەمومان دڵخۆشین کە ملکەتی قورئانی پیرۆزین ملکەتین بەوەی کە خوای پەروەردگار لەم قورئانە پیرۆزەدا چی بۆ بەیان کردبین هەوڵ دەدەین بە پێی توانە لە ژیانماندا جێبەجێ بکەین چونکە خوای پەروەردگار بەڵێنی داوە ئینسانەکان هەر کارێکن خوای گەورە پاداشیان دەداتەوە بۆ نمونە باڵاپۆشیەکە دەبێتە بڵنگۆ دەستنوێژ و ذیکر و عیبادەت و نوێژکردنەکەت دەبێتە بڵنگۆ قورئان خوێندنەکەت دەبێتە بڵنگۆ و قەلغانە لە بینی تۆ ئاگری جەهەنەمدا ڕۆژوەکەت بە هەمان شێو دەبێتە بڵنگۆ کردداری چاکە و دەعوە و بانگەواز و خوێرخوازی و هەموو ئەو کارە چاکانت دەبنە بڵنگۆ لە ڕۆژی قیامەتدا خوای پەروەردگار لە ئاەتانی خوادا بەڵێنی زۆر داوە بە ئیمانداران دەفەرمێ ئەو ئیماندارانەی کە زاڵن بەسەر نەفس و شەهوەتی خۆیاندا لە پیاوان و لە ئافرەتان بەڵێنی پێداون کاتێک خوای گەورە ئەمرەکە بە دەرهێنانی ڕوح لە جەستەی دەفەرمێ کاتێک ڕۆیشتنە سەر زەوی ڕوحی بکێشن سڵاوی ئێمەی پێ بگەن و مطمئینی کەن بڵێن ئەو بەڵێنی پەروەردگار پەیداوی دێتە دی ترس داد نەگرێ هەموو ئینسانێک بە پێغەمبەرانی شەوە کەس حەزی لە مردن نەبووە کاتێک ئینسانێک زانی کە ئەمرێ پێی گەرانە دادەچڵەکێ خەوفێکی لا دروست دەبێ بێ تاقەت دەبێ بەڵام خوای پەروەردگار مەلایکەتانێکی ناردووە دەم بە خەندە ڕنگ دوورانی بۆن خۆش مطمئین و دڵ ئارام و بە سەبر خەندە بەسەر لێوەکانیانەوە بۆ ئیماندار کاتێک دادەسڵەکێ مەلایکەتان دەفەرمون ئەی عەبدی خوانیگەران و بێتاقەت مەبە شاشەیەکی نیشان دەدا دەفەرمێ ئەمە جێگەی توێ لە بەهەشت و نیگەران بە بەخوا بەڵێنی پێداوی و کاتێک ئەسپەردەی خاک دەکرێ یەکەم شوێنی منزڵی کە گۆڕا هێشتا خەڵکەکە سەرگۆڕیان چۆڵ نەکرد و ئەم زیندوو دەکرێتەوە دیستانەوە دادەچڵەکێ و ئەژنۆکانی لە باوەش دەگرێ و دەترسێ بڵێ بتوانێت لەم تاقیکردنەوەیە لەم پرسیارانەی ناوگۆڕدا بتوانێت سەرکەوتوی بێ وەڵام بداتەوە دیستانەوە لێرەدا مەلایکەتی خوا دەفەرمێ نیگەران و بێتاقەت مەبە ئەی عەبدی خوا ئەی بەندەی خوا بەڵێنی پێدا
پێداوی دەتپارێزێ و سەرت دەخا و دەتخاتە بەهەشتەکەی خۆیەوە. کەواتە خوای پەروەردگار کە باز لە چەندین ئاەتی قورئانە باز لە سابقون دەکات، باز ئەصحاب اليەمین دەکات و باز لە بۆ نمونە چەندین خوای پەروەردگار بە چەندین قۆناغ باز لە ئیمانداران دەکات. من معجبم بە سوورەتی بە هەموو سوورەتەکان و هەموو نەسەخوایەکان و بە هەموو ئاەتێکی خوای پەروەردگار، بەڵام جاری وایە هەندێک قسە، هەندێک دەستەواژە، هەندێک ئاەت، هەندێک سەبەب نزول یا هەندێک ئاەت لە هەر شوێنێ دابەزی بێ، لە هەر شارێک لە هەر قسەیەکا دابەزی بێ تأثیری ڕاستە و خۆی هەیە لەسەر کردار و خوڕەوشتن. سوورەتی تەوبە من زۆر پێی معجبم. خوای پەروەردگار کە باسی التائبون العابدون کات ئەو کۆتای ئاەتەکە، خوای گەورە باسی فەزلی تەوبەکاران دەکات، وانیا باسی ساڵحان دەکات، باسی مهاجران دەکات، باسی خۆپارێزان دەکات، باسی ئەوانە کە زاڵن بەسەر نەفس و شەهوەتی خۆیاندا. ئەمە دەستکەوتێکی گەورەیە کە ئومێدم وایە هەموو ئەهلی ئەم مەجلیسە دەگرێتەوە بە ئومێد و پشتی خوای پەروەردگار. و خوای گەورە کاتێک کە باز لە ئەصحاب اليەمین و ئەصحاب الشیمال دەکات، دەبێ بزانی تۆ لە کام بەرەی. ئایا تۆ ئەوەندە مەکانەتت هەیە بگەیشتبی بەو فەزلە گەورەیەی کە لەگەڵ یارانی دەستە ڕاستابی و خوای گەورە ئەو فەزلت باتێ و هەژدەگەکەی بەهەشتت بۆ ئاوەڵا بکە و مەلائیکەتان پێشوازیت لێ بکەن و نامەی ئەعمالت بەدەستی ڕاست بدەنێ و مەلائیکەتان لە ئامێزت بگرن و پیرۆزبایی بەهەشتت لێ بکەن و خوا پێت بفەرمێ یا ئەیەتوها النەفس المطمئنە ارجعی إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي. ئایا واد لە خۆت کردووە خوا ئەو بەڵێنت پێ بدا، خوا پێت بفەرمێ خوایەک بە عەزەمەتی و گەورەیی ڕۆحم فیدای ڕێبازەکەت پەروەردگار پێت بفەرمێ پیرۆزت بێ ئەی بەندە خۆڕاگرەکەم، ئەی بەندە ئیماندارەکەم، ئەی بەندە خۆپارێزەکەم، ئەی بەندە تەقواکارەکەم، ئەی بەندە باڵاپۆشەکەم، ئەی بەندە بانخوازەکەم، بەهەشتی من بخۆ بخۆرەوە لە باخ و باخاتی من هەی پیرۆزت بێ بە هەتایی تیا بمێنێرەوە. الله ئەکبەر لەو فەزڵا خوای گیان ئەو نازناوت لێ بنێ و پێت بفەرمێ بەندە بە ئارامەکەم، بەندە خۆپارێزەکەم، بەندە خۆڕاگرەکەم. ئەی چەند ناڕەحەتە هەڕەشەی خوا بتگرێتەوە کە خوای پەروەردگار دەفەرمێ خذوه فغلوه ثم الجحيم صلوه. خوا تووڕەیی دەست پێ دەکات. میرەبانی خوا زۆر گەورەیە، تووڕەیی شەدید العیقابیشە. دەفەرمێ ئەمانە بگرن و ڕاپێچیان کەن کە تووڕەیی دەست پێ کرد، گۆج و زەلیل و ئیفریجیان کەن، دەمار و ئێسقانیان تێک ئاڵێنن، بە زنجیری حەوباڵی بیان بەستنەوە و لەسەر لا فڕیان بدەنە جەهەنەم. خوا پەنابات ئەو هەڕەشە نەمانگرێتەوە. خوای گەورە کە تووڕەبوو تووڕەبوونەکەی بێ سنوورە، بەڵام ڕەحمەکەشی زۆر گەورەیە. بەڵام کاتێک کە ئێمە باز لە ڕەحمی خوا دەکەین، دەبێ بزانی نەبێ خۆشت بەرامبەر بە کردەوەت، بە ژیانت، بە گەنجەتیت، بە دونیات، بە سەروەتت، بە سامانت، بە شەهادەت بە ڕەحم بی. ئەگەر لەگەڵ ئەمانە بۆ خۆت بە ڕەحم نەبی، خوا ڕەحمی خۆی تێناکە. ئەگەر ئێمە بەس لێرەدا باز لە بسم الله الرحمن الرحیم کەین 5 محاضەرەی پێویستە. بەس باز لە ناوی بسم الله چەند محاضەرە، ناوی خوایەکی جوان، دانازانابی، سەربەدی هێنەر، بەخشندا، میهرەبان، کامل مواسەفاتی جوانی. الرحمن بسم الله بە ناویەکی خوا، الرحمن خوایەکی بەخشندا. خوا دەبەخشێ لە دنیادا بە ئیماندار بە بێ ئیمان. ئەگەر خوای گەورە لە دنیادا نەیبەخشێ، با خوا کافر و جوولەکە و بێدینەکان و گاپەرست و مشک پەرستەکان هەناسەیان هەڵە ژیا خواردنیان نەبووە بیخۆن. بەڵام خوا کە بەخشندەیە لە دنیادا، ئەڕەحیمەکەی بۆ ئەو دنیایە خوشکان، دایکان ئیماندار، مامۆستانی پایە بەرز. خوای گەورە کە باز لە ئەڕەحیم دەکات، ئەو نەوەتونۆ ڕەحمە بۆ قیامەتێکی بێکۆتایە، نەک دنیایەکی فانی. کەواتە کە خوای گەورە دەڵێن 100 ڕەحمی هەیە، یەک تاکە ڕەحمی ناردۆتە دنیا. ئێستا من هەست و سۆزم بەرامبەر بە مناڵک، بەرامبەر بە مەزلومێک، بەرامبەر بە هەژارێک، بەرامبەر بە فەقیرێک، بەرامبەر بە نەخۆشێکەیە، ئەوە تاکە ڕەحمەکەی خوایە کە ناردێتە سەر زەوی من و تەنانەت ئاژەڵەکانیش دەگرێتەوە سەیری مریشکەن کاتێک لەگەڵ دوژکەکانی دەڕوانی نۆکەکانی کۆ دەکاتەوە، نەوەک بەرجووکەکانی بکە ئازاری بدا. سەیری ئاژەڵەکان کەن چۆن بە چێلەکانی خۆیان خۆش دەوێ. ئەمە تاکە ڕەحمێک لەسەر زەوی ئاوا تەئسیری هەبوو بێ، ئەبێنەوە دوون و ڕەحمەکەی خوای پەروەردگار چەنێ گەورە بێ. خوای پەروەردگار دەفەرمێ ئەوەندە بە ڕەحمە کاتێک عەبدێک
میزانیەتی بۆ دەکەن جا بۆیە ئەبێ دوعا بکەین خوای گەورە تەرازوی چاکەکانمان قورسکەی لەنگەر نەگرێ بە ئەندازەی نوکی دەرزیەک چۆکم جاری وایە بە نوکی دەرزی فەرقی هەیە مەلایکەتی جەهەنەمدا دەبەزێ مەلایکەتی بەهەشتدا دەبەزێ ئەو پڕی پیاکاڵە بۆ بەهەشتیە بەمەوڵە بۆ جەهەنەمەوڵە کردەوەی بەهەشتیانەی زۆرە ژەڵە کردەوەی خراپیشی زۆرە خوای گەورە بە عەدلی خۆی قورسایەک دەنێرە و تەرازۆکە قورس دەکا و دەیکاتە بەهەشتەوە مژدێرەدا فەزلی پەروەردگار دەفەرمێ عەبدێک کاتێک کێشانەی بۆ دەکەن گوناهیشی زۆرە و کردەوەی باشیشی زۆرە مەلایکەتی جەهەنەم ئەم لاولای لێ دەگرن مەلایکەت چ مەلایکەتانێک خوشکان و دایکان لەسەر دەفیشانەوە لە نەرمایی جۆ تا دەفیشان 100 ساڵ ڕێگایە ئەوەندە گەورەیە هەر مەلایکەت بۆیە ئاخر کە لە جەهەنەم دێتە دەرەوە لە ژێر قاتی مەلایکە سوزدە دەبا دەڵێ خوای سوپات بۆ تۆ دەردێنام جەهەنەم مەلایکە دەفەرمێ سەبەندەی خوا من خزمەتکارێکی تۆم خوای پەروەردگار ئابە و شێوەیە خوشکانی عزیز یعنی بەڕاستی ئێمە دەبێ ئابە و شێوەیە درک بە ڕەحمە گەورەکەی ذاتی پەروەردگار کەین مەلایکەتان ئاوا بە سۆز و بەزەین و بە دەسەڵاتیشن و خوای پەروەردگاریش مەلایکەتانی بە چەند فیرقە داناوە مەلایکەتانی دەرگەوانی جەهەنەم دەرگەوانی بەهەشت کاتی نوێژی فەرز کاتی نوێژی شەو نوێژ کاتی نوێژی دوحا کاتی سەردانی نەخۆش کاتی ئەمە دیسانە فیرقە فیرقەرێکە وەزیفەیەکی پێبەخشیون هەرێکە و ئیشێکی خۆی جێبەجێ دەکا فەرمانی خوای خۆی جێبەجێ دەکات جا ئەم عەبدەی کاتێک مەلایکە دەم لاولای لێ گرتووە بە یەک گرێ 50 توانێ بیفلێقێنێ ئەڕوات ئەڵێن بیبە خوای گەورە فەرمێ بیبە بۆ جەهەنەم ئەم عەبدە کردەوەی باشی زۆرە هەر ئاور دەداتەوە سەیری عەرشی خوا دەکا خوای گەورە دەفەرمێ مەلایکەتانم ڕایگرن لێ بپرسن بزانە ئایا بۆ ئەوەندە سەیر دەکا فەرمێی خوایە ئەوەندە یەقینم وا بوو ڕەحمەکەت ئەوەندە گەورەیە کە بم بەیتە ناو ئاگری جەهەنەمیشەوە دەمگەڕێت و دەفەرمێ بیگەڕنەوە بۆ بەهەشت جاری وایە مەجلیسێکی ئاوا فی سەبیلی لا هاتووی کردەوەکانت نەقسی هەیە کاتێک خەریکە شەڕ بەسەر خێردا زاڵ دەبێ خوای پەروەردگار لەسەر و عەرشەوە قورساییەک دەنێرێ و تەرازوی چاکەکەت قورس دەکا و ڕزگار دەبێ لە سووتان بەرەو بەهەشتی خوای بەڕێ دەکرێ متحیر دەمێنی خوای ئەمە چی بوو خوای پەروەردگار شاشە و ڤیدۆکەت بۆ لێ دەداتەوە ئەمە کردەوەکەت بوو ئەمە نیەتەکەت بوو ئەمە مەجلیسەکەت بوو ئەمە هەنگاوە خەیرەکەت بوو بۆیە دەبێ ئینشاءڵڵا هیچ کاتێک ئێمە لە ڕەحمی پەروەردگار مەویست نەبین و هیچ کاتێکیش وەکو عومەری کوڕی خەتاب لە بەینی خەوف و ڕەجا دابین زۆر ئومێدمان بە ڕەحمی خوا هەبێ و زۆر ترسیشمان لە ذاتی پەروەردگار هەبێ تاوەکو ئینشاءڵڵا خوای پەروەردگار بەر لوتفی خۆیمان بخات بەر لێبوردنی خۆیمان بخات چکم بەڕاستی هیچ یەکێک لە ئێمە بەرگەی تەوژمی ئاگری جەهەنەم ناگرێ کە 69 پلە بە چاو ئاگری دنیاوە بەهێز دەکرێ چێ لە ئێمە دەتوانێت منجەڵێکی داخکرا و بەدەست داگرێ مۆمێک لە سەردەستی بتوێنێتەوە شقاردێک بەدەست بکوژێنێتەوە ئەی تجای ئەو ئاگرە بەهێزێک کە 69 جار بەهێز دەکرێ بۆیە دەبێ ئاگاداری کار و کردەوەی ژیانی خۆمان بین ئاگادار بین ئاگاداری تەمەنی گەنجیمان لەش ساغیمان دنیای فانیمان سەرۆت و سامانمان هەموو ئەوانە دەبێ ئاگادار بین ئێمە ئیستیغلالیان بکەین زاڵ بن بەسەریاندا بۆیە شاعیرەی دەڵێ من ئەگەر بە منداڵی بێهەز بم ئەگەر بە گەنجی مەز بم ئەیچ کاتێک خواپەرست بم بە منداڵی ئینسان هەستی نییە بە گەنجیش هەرزەیە و نەفامە بە پیریش سستە و تااقەتی عیبادەتی نماوە کەواتە دەست لە بنی هەمبانەکە دەردەچێت بۆیە ئەو گەنجانەی کە زۆر عیبادەت دەکەن لای پەروەردگار زۆر پلە و پێگیان بەرزە ئەوانەی کە تەمەدارن خوای پەروەردگار زۆر خۆشی دەوێن ئەو مناڵانەی کە هەزناسکن و عیبادەت دەکەن پەروەردگار ئینشاءڵڵا ڕێزی لە ناوی هەڵی بژاردن و عەقیبەتیان خێر دەکا و دەیان پارێزێ ئەم مانگە مانگی نوێبوونەوەیە مانگی تازەگەریە نوێبوونەوە لە جەستا لە خوێن لە کۆی ئەندامانی جەستا لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ڕۆح و ئیمان و تەقواوە نوێبوونەوەیە بۆیە دەبێ ئینشاءڵڵا ئێمە ئەم چەند ڕۆژەی لە بەردەمان داماوە ئەبێ قۆڵی مەردایەتی زیاتری هەڵماڵین لە دەرگای تەوبەی خوا بدەین وڕگ لە خوا بگرین دوعاکان و نزاکانمان چڕ بکەینەوە تەوبەکانمان ئینشاءڵڵا هەوڵ بدەین پڕ و چڕتر بکەین هەوڵ دەین کارە و پرۆژە چاک و خەیرەکانمان هەوڵ دەین ئینشاءڵڵا سەریعتر بکەینە مانگە پیرۆزەدا تا ئەم خەیر و بەرەکەتەمان لەدەست نەچووە تاوەکو ئینشاءڵڵا بگەین بە پلەی ڕەزامەندی خوا بگەین بەوەی کە ئینشاءڵڵا بەر فیرقەی لێخۆشبوانی مانگی ڕەمەزانی پیرۆز بکەوین جا لە کەوتاییدا داواکارم خوای پەروەردگار لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی ئەوەڵ و ئاخیرمان خۆش بی لە گوناهی ئاشکرا و نهێنیمان خۆش بی لەو گوناهانەمان خۆش بی کە ئێمە نازانین تۆزە ناو چاودێری بەسەریانەوە خوای پەروەردگار لێ دەپاڕێن بە ئیسمی عەظەم و ناوە جوان و پیرۆزەکانت بەر لێخۆشبوانی ئەم مانگە پیرۆزەمان بخەی لە شەوانی خەیری هەزار مانگی شەوانی قەدر بەبەشمان نەکەی خوای پەروەردگار لە دەرگای ڕێیان تێر ئاومان بکە یامین الحەمدولله
ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين